سەرلووتکەی چیابەرزەکان تەنیا شوێنێکە کە مێرولەی لێ نییە. لەم ڕاستیەوە دەتوانین بهێنینە پێشچاومان بوونی هەزاران جۆری جیاواز لە مێرولە چۆن دەژین و هەر جۆرێکیان چی دەخۆن. یەکێکە لەو جۆرە مێروانەی خۆی لە نەخۆشی دەپارێزێت و لە نێو خۆیاندا ڕێگە بە بڵاوبوونەوەی هیچ جۆرە نەخۆشیێکی گوازراوە نادەن. لە نێو مەملەکەتی مێرولەکاندا دوو جۆر بوونیان هەیە: مێرولەی کارکەر و مێرولەی پەرستار. مێرولەی کارکەر ڕۆژانە گەشت بەنێو سروشدا دەکات و خۆراک کۆ دەکاتەوە. مێرولەی پەرستاریش گرنگی بەناوخۆی چاڵەکان و هێلکۆکەکان دەدات. لێکۆڵینەوەکان جۆرەکەڕەوەیەکیان لە مێرولە کارکەرەکان دۆزیوەتەوە کە بە خێرایی بڵاو دەبێتەوە و لە ماوەی 48 سەعاتدا مێرولەی توشبوو دەکوژێت. بەڵام ئەوەی شارەزایانی تووشی سەرسوڕمان کرد ئەوە بوو کاتێک بۆیان دەرکەوتووە مێرولە نەخۆشەکە هەست بە نەخۆشیەکەی دەکات و تەواوی کاتەکانی لە دەرەوەی چاڵی تایبەت بە کۆمەڵەکەی بەسەر دەبات. مێرولە پەرستارەکان کارەکانی بۆ جێبەجێ دەکەن و کاتێک خۆراکی کۆکراوە دەگەێنێتە بەردەم چاڵی مەملەکەتەکەی لی وەردەگرن و دەیبەن و ڕێگەنادەن بێتە نێو چاڵەکەوە. مێرولەکان لە کۆمەڵا پێکاتون کە شاژنێک سەرکردایەتیان دەکات لەگەڵ چەند کرێکارێکی دیکەی مێینە کە لە فەرمانی شاژنەکە دەرناچن. یارمەتی دروستکردنی هێلانە دەدەن و بە دوای خواردندا دەگەڕێن و گرنگی بە مێرولە گەنجەکانی دیکە دەدەن. نێرەکانیش باڵیان هەیە و یەک ئەرکیان لە ئەستۆ گرتووە، ئەویش هاوڕێیەتیکردنی شاژنەکەیە. ئەوان تەنها لە شوێنێک نین، ئەویش لووتکە بەرزەکانی چیاکانە و زانانیش هۆکاری ئەما بۆ هاوسەنگیان لەگەڵ سروشت و هێزی کێشکردنی زەوی دەگەڕێنەوە. مێرولە گوێیان نییە و هەندێکی دیکەشیان چاویان نییە. مێرولەکان بەهۆی لەرینەوەی زەوی ژێر پێیانەوە دەبیستن. ئەوانەشی چاویان نییە بەهۆی هەستەوەرەکانیانەوە دەتوانن پەیوەندی لەگەڵ یەکدی بکەن. گەورەترین شانەی مێرولە کە تا ئێستا دۆزرابێتەوە لە ساڵی 2000 لە وڵاتی ئەرژەنتین بووە کە نزیکەی 5 کیلۆمەتر فراوان بووە.